دەردێکی تر لەوەی کە تووشی مسلمانانە بێ جگە لەم دەردانەی کە هەن جگە لە دەردی هەڵەشەی و ترسنۆکی ئەوانە دەردی خۆهێشتنەوەیە. یعنی وای بە باشە بینێ کە بمێنێتەوە بۆ قۆناغی دواتر و چالاکی قورستر و شتی ترە بینێ، بینینی سەرکەوتنی زیاترە بینێ. ئەمانە هەمووی لەلایە بنە ئومێد لەبەرەوەی دیتنی سەرکەوتن بەرهەمێکی کاریگەری ڕەنجە لەلایەنی دەرونیەوە سروشتی هەموو خاوەن پەیام و خاوەن خەباتێکە. خی گەورە وەسفیەکە کە لە دوای پاداشتی قیامەتتان کە مسۆگەرە لە دنیاشا دەستان لەوە گیرە بێ کە زۆرتان پێخۆشە کە سەرکەوتنەکەی وأخرى تحبونها نصر من الله وفتح قريب. پاداشتی تریش هەیە جگەل لە ڕەزامەندەکەی خی گەورە و قیامەت کە حەستان لێتی و پێتان خۆشە کە دیتنی سەرکەوتنەکەی خی گەورەیە بۆتانە و بەدەستیشتان دێ و فەتحێکی تر و زوو گەیشتنە بە تەمکین و زاڵبوون و باڵا دەستبوونتانە. بەڵامە بێ مجاهید هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەم حەزەی ناخی خۆیان بکە لێی نەبێ بە نەخۆشی تەسویف. تەسویف ئەوەیە کارەڵێ سەوفە سەوفە بەخوا دوایی وا ئەکەم بەخوا دوایی ئەیکەم نا دواتر ئەمە ئەنجامەدەم دواتر ئەو مەشقاکەم دواتر ئەمە خوێنمەوە دواتر وا ناکەم دواتر و دوایی. چکە جاری وا هەیە کابرای مجاهید چوونی مەفرەزەیەک بە شتێکی کەم و بچوو گەزانێ هەڵە بۆچی بەشدارم لە ئیشێکی وا سادەیە بکوژرم کاکە خۆمە هێڵمە بۆ هێرشێکی گەورەتر کە دژمنی تیا ڕسوا بکەین و سەرکەوتن ببینی. ئەم هەستە لە نەزانینی ئەرکی سەرشانیەوە دێ چکە مسلمان جیهادکردنەکەی لەسرە نەک سەرکەوتن. خی گەورە داوای جیهاد و ڕەنجدانی بۆ سەرخستنی دینەکە لێ کردوین. نافەرمە سەرکەوتنەکەشە ئەبێ بێتە دی لە تەمەنی خۆتانە نا چونکە سەرکەوتنەکە بەدەست خی گەورە خۆیەتی بە بڕیاری ئەوە ئێمە ڕەنجدانەکەمان لەسرە ئەشێ سەرکەوتنەکەنەوەی دواتر بیبینێ. تۆ کە لە جیهادەکەی تۆ کە لە ڕێهیجرەتەکەی تۆ کە لە ماڵ دەرچووی تەوا پاداشتەکەت مسۆگەرە چونکە ئەشێل لە سەرەتای ڕێتا بمری. بۆیە خی گەورەوەکو مژدە و بەڵێنی خۆیە فەرمەوە من يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله. هەر کەسێ بە ئومێدی ئەوە پاداشتی هەر کەسێ بە ئومێدی هیجرەتکردنەکە لە پێناوی خوا بەرە و خی گەورە و پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرچوو بێ و نیەتی پاگوو بێ و بەو شێوەیە بەڵام لە ڕێگایە بمرێ ئەوە پاداشێکەوێتە سەر خی گەورە با لێی بێ خەم بێ. ئەم کابرایە ئەوەی ئەرک بووە لە سەری کە هیجرەتەکە دەستی پێ کردووە هەوڵی خۆی داوە ومن يخرج من بيته مهاجرا بەڵام نەگەیشتۆتە مەبەستەکەی لە ڕێ مردنەکەی گەیشتوت بەڵام پاداشتەکەی مسۆگەرە و بۆی هەڵگیراوە لەکوێش لای خی گەورە. سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی بۆچی شەهید کابرای مجاهید بۆچی کابرای مجاهید بۆی نییە لە غەنیمەت هەڵگرێ یعنی بدزێ. سید ڕەحمەتی خوای لێ بێ نقطەیەکی جوان باسەکە ئەفەرمی باشە ئەم مجاهیدە لە سەرەتاوە کە چەکەکەی هەڵگرتو و چووە بۆ جیهادەکە بۆ خوا ساغ بۆتەوە دڵ و دەرونی پاک بۆتەوە لەبەر خاتری خی گەورە ئەڕوا خۆی بدا بەکوشت سەرۆتی و سامانی دنیا بەجێ هێڵێ ئیتر چۆنەشە لە غەنیمەتەکە بدزێ. باشە تۆ کە خۆت فرۆشتووە بەخوای گەورە مەغزەنێکی کلاشیکۆفچی هەڵیگری بۆ خۆت. زۆر قسەیەکی جوانە لە سەرەتاوە تۆ خۆت بەخوای گەورە فرۆشتەوە و ئەجرەکەت دەستکەوتە خی گەورە داوی تێ نرخەکەت وەرگرتووە ئیتر بۆچی لەولاوە محاولەیەکی ترەکەی کە شتێ بدزی و حرامێک بخۆی. خی پەروەردگارم شتانی زۆر زوون ڕۆشن کردوتو لەمەش ڕۆشن لە مسۆگەرەتی پاداشتی ڕنج و هەوڵدان و ماندووبوون و نەخۆشی و تینوێتی و برسێتی کابرای مجاهید ئەوەیە کە خی گەورە باسیەکە ئەم ئاەتە زۆر سەلوای دڵم بووە لە مەدای ژیانی خۆمالەوە تای بیستوم و ئەقلم پێشکاوە. خی گەورە فەرمە ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة في سبيل الله ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة ولا يقطعون واديا إلا كتب لهم ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون. چەند خۆشە سەیریکە بزانە چەند شتی تایە کە هەمووشی بە عمل صالح مەقصودیشە بۆچی ئەفەرمێ عمل صالح چونکە دائما فەرمێ الذين آمنوا وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات. ئەفەرمێ ئەوە لەبەر ئەوەی کە ئەو کەسانی لە پێناوی خوادا لە جیهادان هەر سەختیەکیان بێتە ڕێ هەر تینوێتیەک هەر برسێتیەک
ئەمە سێ هەر ماندوو بوونێک ئەمە چوار هەر نەخۆشیێکیان لە ڕێی خوادا بێتە ڕێ ئەمە پێنج بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ بچنە هەر شوێنێکەوە کە دوژمن پێی ناخۆش بێ ئەمە شەش ڕقی پێی هەستێ ئەمە حەوت ئەمان کردەوەی چاکیان بۆ نووسێ ئەنجا هەشتم هەر زەربەیەک لە دوژمن بن هەر بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ خوای گەورەش پاداشتی چاکە کاران بزر ناکە ئەم کەسانە هەرچی شتێک لە پێناوی خوایە ببەخشن ئەمە نۆیەم زۆر بێت یاکەم هەر بۆیانە نووسێ ئەنجاوەرە بۆ دێم بەناو هەر دۆڵ و سەرگرد و چیایەکی شابڕۆن هەر بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ بە جوانترین شێوە پاداشی کار و کردەوەکانیان وەرەگرنەوە چەند خۆش ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة في سبيل الله ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة ولا يقطعون واديا إلا كتب لهم ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون لەگەڵ ئەمەشە پێویستە مسلمان بزانێت کە هەر کەسێک جیهادی کرد و دەستکەوت و سەرکەوتنی بەنسیب نەبوو پاداشی لای خوای گەورە زۆرترە ئەمەش ئەو ئاماژەیە کە لە فەرمودەکەی پێغەمبەری خوای عەلەیهی الصلاة والسلام هاتووکە لە صحیحی مسلمە فەرمێ ما من غازية تغزو في سبيل الله فيصيبون الغنيمة إلا تعجلوا ثلثي أجرهم من الآخرة ويبقى لهم الثلث وإن لم يصيبوا غنيمة تم لهم أجرهم أفرمي هر لشكريان هر سريك كأچتا غزاو بدسكوت سلامتي وسركوتن وديته أو دوبش لسي پاداشتكي خوان ورگرتو هر لشکرێکیان سەریەیە کە شکستی بەسەرا دێت و هیچی دەست ناکەوێ لە بەرامبەرە زیانی گیانی و ماڵیشی لێکەوتووە حتمما هەموو پاداشتەکەیان بۆ حسابەکرێت هەروەها فەرمودەکەی لای خەبابی کوڕی ئەرەت خوا لێ ڕازی بێ کە فەرمووی هاجرنا مع رسول الله صلى الله عليه وسلم نلتمس وجه الله تعالى فوقع أجرنا على الله فمنا من مات ولم يأكل من أجره شيئا منهم مصعب بن عمير رضي الله عنه قتل يوم أحد وترك نمرة فكنا إذا غطينا بها رأسه بدت رجلاه وإذا غطينا بها رجليه بدا رأسه فأمرنا رسول الله صلى الله عليه وسلم أن نغطي رأسه ونجعل على رجليه شيئا من الإذخر ومنا من أينعت له ثمرته فهو يهدبها لم حديث متفق عليه خبابي كري أردخوا إلى الرازي بي أخوة أفرمي لخزمت بيغمري خواه صلى الله عليه وسلم هجرت من لبر خاطري خواه قورة كرد پاداشتا كمان كوتا سر خواه قورة شكا هيچ تيكي تري دنيايان دز نكوت جاري مسو قربو همان بو كوچي دوائي كردو لپاداشتا كي خوي نخوارد لو أنا مصعبي كري عمر خواه للرازي بي كالروجي أحد كجرا هر عباية كي بيوبو كرد ما نكفني كسري من بيدا بوشي قاچي دركو كقاچي من بيدا بوشي سري دركو پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرماني بيكردين كسري بيدا بوشين قاچكاني بإزخير جايك بوكو بنگوا بوكلا كناري كانيا وكاني كردستاني جروه كسري من ظلماستيان بيدا بوشي جاران بإزخير داي بوشين هشمانا برهمكي بيگيشتو بو خوي چنيتو ما بس لسر كوتنو سربرزي ودولمند بوني بيت المال وياورانا كدواي فتح كان دسيانا كوتو لهم ولايكوا أهاتوا بو مدينة بيت المال بيد دولة منه أم آية فرمودانا أو دز نشانا كان كمسلماني سراستو داعي الرسن والروتواني مجاهد أو إلا سر بردواما كالرنجي الشرعياني خويو جنجي نكردني زخيري قيامتي كمسوقرة هولي أو بيو لسري بردوام بي أما سركوتن وبالا دستي وتمكين أو نعمتي كتيري خواي قوريكا بيوسي أكاتو بكاتو شوين وحالتانكوا دواي لطفي خوي كهر بقراري قدري خوي بريالي لسردا وهر خوش يزانت شون أوكي خواي قورب مانكا بأداتي قدري خوي أو ما في بهنا تدي كأيوه لتمني كرتي إما بيت تدي خواي قورا بمانكا بوهي زيك غربتي إسلام لكردستان الراء أدات لا أدا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما